یانی ئارارات لە ڕێگەی یاریزانێکی کۆتیڤواریەوە 2 گۆڵ تۆمار دەکات بەرامبەر زاخۆ لە کێبڕچەکانی هەفتەی 17 خولی ناوی کوردستاندا و لە کۆتا خولەکەکانی یاریەکەدا خاڵ یاریەکە لەگەڵ میوانەکەیدا دابەش دەکات. ئارارات و زاخۆ بە 2 گۆڵ یەکسان بوون، هەرچەندە هەردوویانە بە بەرامبەربوون ڕازی نەبوون، بەڵام تەنها یەک خاڵی یاریەکەیان بۆ مایەوە. لە یاریەکانی گەڕی هەفتەی خولی ناوی کوردستان لە هاوینە هەواری پیرمامی شاری هەولێر یانەی ئارڕاد میوانداری زاخۆی کرد. یاریەکە لە سەرەتادا ئاستێکی بەرزی بەخۆیەوە نەبینی و کەمترین دەرفەت و هێرشی مەترسیداری تێدا بەدی دەکرا. لە خولەکی 31 دوای دەرچوونی تۆپ لە نێو 3 بەرگریکاری ئارڕاد ڕێبەر محەممەد توانی گۆلی پێشکەوتنی زاخۆی پێ تۆمار بکات. پێش کۆتایی هاتنی نیوەی یەکەم بە 2 خولەک یاریزانی پیشەگەری کۆتیڤواری ئاگۆی توانی گۆلی یەکەم و یەکسانبوون بۆ ئارڕاد تۆمار بکات. لە نیوەی دووەمی یاریەکە هەردوویانە دەستیان بە هێرشەکانیان کردەوە و ئاستیان لە گەیمی یەکەم بەرزتر بوو. لە خولەکی 65 ژان چیا دوای وەرگرتنی پاسێک لە یونس شەکوورەوە گۆلی دووەمی زاخۆی تۆمار کرد. لە خولەکەکانی کۆتاییش حاڵەتێکی گوماناوی هەبوو کاتێک سیواد ئەحمەد یاریزانی ئارڕاد لە نێو هێڵی سزای زاخۆ دەکەوێت تا خوارەوە، بەڵام نابژیوان بە بیانووی سیناریۆکردن کارتی زەردی دا بەو یاریزانە کە ئەمە بووە جێگای ناڕەزایی سەرجەم یاریزانانی ئارڕات و ڕاهێنەری یانەکەش بەنێو چیمەنی یاریگا چووە دەرەوە یاریگا، بەڵام ئارڕاد بەمە نەوەستا و لە خولەکی 95 دووبارە لە ڕێگای ئاگۆی ئەنجامەکەی یەکسان کردەوە و یاریەکەش 2-2 بۆ هەردوویانە بە کۆتا هات. لە ڕاستیدا وەکو خۆت وتەنی پێویستمان بەخاڵ بچیانەی زاخۆ چ ئێمەش چونکە دەتوانم بڵێم تۆزێ دوورین لە ڕکابەریەکە یاریەکە تام چیزێکی خۆی هەبوو، بەڵام ئێمە لە 2 هەڵی خۆماندا ئەوان توانیان ئەو هەڵانە بقۆزنەوە و گۆڵ تۆمارکەن لەسەر لە ڕاستیدا ئەوەی ئەمە بەسمە باسی کەم نەک من یاریزان ئەوەی لە تەکمانە کاک یونس شکوور ئەویش هەروە نەک ئێمە هەر هەموو یاریزانن و دەستەی کارژێری هەردوویانە گلەیەکی تەواویان لە نابژوانە بوو. ینی یاریەکەمان ئاستێکی باش پێشکەکرا لە هەردوو لاوە ئایا لە تیمی ئارارات و یان زاخۆ، بەڵام خۆ دەزانی ئەلێ تامی یاریکردنەکە ناوبژوان بری بەڕاستی دەبێت نەختێ ناوبژوان سەبر و تەحمل بێ یاریەکە بە جوانی ئەڕۆڕشت و ڕاستەکەی خۆ بەخوا جزایکی وازح بوو ینی ئارارات نەیگرت تاویز بوو سبحان الله بۆ گۆڵە، بەڵام ئینشاءالله ینی ئارارات یانەیەکی کەم نییە یانێکی ماشەڵڵای لێبێ یانێکی بەناوبانگ. بەم یەکسانیە هەردوویانە زەرەرمەند بوون بەهۆی پێگەیان لە ڕیزبەندی خولەکە و پێویستیان بە 3 خاڵی یاریەکە. زاخۆ بە کۆکردنەوەی 24 خاڵ هاتەوە خانەی چوارەم و ئارڕاتیش بە 19 خاڵ بۆ پلەی نوێیەم. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هاوینە هەواری پیرمام.